لە بەردەوامی هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنای نوێ کۆڤید-19 لە هەرێمی کوردستان لە قەزای سۆران وەک یەکەمین قەزا سەنتەری پشکنینی کۆڕۆنا کۆڤید-19 لەلایەن زانکۆی سۆران بە ئامادەبوونی وەزیری تەندروستی کرایەوە. یەکەمین قەزا دکتۆر سامان بەرزنجی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند زانکۆی سۆران یەکەم زانکۆیە لە سەراستی عێراق کە تاقیگەی پشکنینی کۆڕۆنای تێدا دەکرێتەوە. ئەمڕۆ لە دەست پێشخەریەکی گرنگدا یەکەمین قەزا لەسەر ئاستی عێراقدا دەبێتە خاوەنی پشکنینی کۆڤید-19. سوپاس و دەستخۆشی زۆرمان بۆ زانکۆی سۆران بۆ هاوکاریان و بۆ بەکارهێنانی ئامێری ئەکادمی تایبەت بە پشکنینە کە ریەڵ تایم PCR و بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران هەموو پێداویستیەکان و ئامێرەکانی تری پێویست بۆ ئەم پشکنینە دابین کرا و شوێنی تایبەت و لەناو بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران ئێستا ئەم تاقیگەیە دەست بەکار دەبێت. بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی قەزاکان دیارە لە قەزای سۆران تاقیگەی کۆڤید-19 دەکرێتەوە و کۆبینن لە ئێستادا کارمەندەکان سەرقاڵی کارەکانیانە لەم ژوورە. دیارە شوێنەکە لە دوو ژوور پێکهاتووە، ژوورێشتریشیان لێرە کارمەندانی تەندروستی بە هەمان شێوە سەرقاڵی پشکنینەکان ئەبن لێرانە. پێشتر پشکنینەکان ڕەوانەی پارێزگای هەولێر دەکران و کاتی زیاتری دەویست بۆ گەڕانەوەی ئەنجامەکان، بەڵام بەکردنەوەی ئەم تاقیگەیە پشکنینەکان خێراتر دەبن و تاقیگەکە لە توانایدا هەیە ڕۆژانە 150 پشکنین بکات. بەکردنەوەی ئەو تاقیگەیە بە دڵنیاییەوە سەرڕای ئەوەی کە ئاسانکاریەکی زۆر بۆ خەڵکی ئەو دەڤەرە دەکات لە ڕووی ئەنجامدانی پشکنین و زوو دەرچوونی ئەنجامەکان. بە دڵنیاییەوە لۆت لەسەر تاقیگەی ناوەندی هەولێریش کەم دەکاتەوە و لەلایەکی دیکەش وا دەکات قەبارەی ئەنجامدانی پشکنینەکان لە ڕۆژێکدا زیاتر بێت. ئەوە لێرە ئەم ژوورە ژووری پریپەرێشنیانی ئامادەکردنی سامپڵە کە سامپڵمان بۆ دێتن لە ناو کەرەنتین و لە جێدە یان مشتەبه بیتن دێت تێرە ئەمە لێرە غورفەی سامپڵ ئامادەکردنی لەناو ئەو کابینە پێشی دەستا و جیهازەکەوە سنترفیوجە ئێکستراکشنەکە دەکرێت پاشین دێت ئێرە ئەوە سێفتی کابینێتە لەناو کابینە ئیش دەکەین و سامپڵەکە حاضر دەکەین و باورێن پاشین کە لێرە چوت دەستەوە ئەو غورفە کە لەوێ جیهازەکە لەوێ و دەداتە شاشە و نەتیجەکە دەردەچێتە. لە ئێستادا لە سنووری قەزای سۆران 8 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونا کەوا هاوڵاتیەکیان لە قەزای سۆران بووە و 7 کەسی تریش لە ناحیەی خەلیفانی سەر بە قەزای سۆران تووشی ڤایرۆسەکە بوونا. بەکردنەوەی ئەم تاقیگەیە تا ڕادەیەک ئاسانکاری بۆ ناوچەکە دەکرێت و ئەنجامەکان زووتر دەگەڕێنەوە، بەڵام تاوەکو ئێستا شوێنێک دیاری نەکراوە بۆ چارەسەری توشبوانی ڤایرۆسەکە، بەڵکو توشبوان ڕەوانەی پارێزگای هەولێر دەکرێن. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.